ئاسۆی دەسەڵاتی شۆرایی لە کوردستان بەرنامەی کۆمەڵا بۆ دواڕۆژی کوردستان و بۆ ئەو کاتێک کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی کۆتایی پێدێت لەسەر بنەمای هەوڵدان بۆ بەرقەرارکردنی دەسەڵاتی ڕاستەقینەی خەڵک لە ڕێگەی نظامێکی شوراییەوەیە. خەبات لە پێناو دامەزراندنی حکوومەتێکی شۆرایی بەردەوام یەکێک لە بنەما سەرەکیەکانی ستراتیژی کۆمەڵا لە بزوتنەوەی کوردستاندا بووە. بە هەر ڕادەیە کە ئاسۆی ڕوخانی کۆماری ئیسلامی و تێکۆپچڕانی دام و دەستگای هێز و دەسەڵاتی ئەو لە کوردستان نزیکتر دەبێتەوە، ئێمە دەبێ ئاسۆی سەرکەوتن و مانە ڕاستەقینەکەی نیشان بدەین. ئەگەر هەر لە ئێستاوە سیمایەکی ڕوون لە مانای سەرکەوتن چونیەتی هاتنەدی ویست و داخوازیەکان بۆ خەڵکی کوردستان بەدەستەوە نەدەین، چ زەمانەتێک هەیە کە چارەنووسی خەڵک هەر ئەوە نەبێ کە پاش ڕوخانی ڕژێمی پاشایەتی بەسەر خەڵکی ئێران داهات. چ کەسێک تەزمینی دەکات کە خەڵکی کوردستان پاش 46 ساڵ خەبات و ڕەنج و ئازار و قوربانیدان بە ویست و داواکاری ڕەواکانی خۆی بگات. ئێمە بۆ ئەو مەبەستە ئەلتەرناتیوی دەسەڵاتی شۆرایی دەخینە بەردەم کۆمەلگا و هەوڵ ئەدەین ڕزایەتی خەڵکی کوردستانی بۆ دابین بکەین. کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی ستەم لێکراوی کوردستان دەبێ لە بیری گەڵاڕێژی دەوڵەتێکدا بن کە هەر کرێکارێکی سادە، هەر ژنێکی کارکەر و هەر زەحمەتکێشێکی نەخوێنەواریش بتوانێ ئەڵقەکانی دەسەڵاتی ئەوە بەدەستەوە بگرێ و ڕاستەوخۆ لە ژیانی سیاسی و بەڕێوەبردننی کۆمەڵگادا ڕۆڵی هەبێ. ئەرکی دەسەڵات لە کوردستانی ئازادکراودا مافی بێ ئەملا و ئەولای خەڵکی کوردستانە و کۆمەڵە حازر نییە لەگەڵ هیچ حیزب و تاقمێک لەسەر دابەشکردنی دەسەڵات لە داهاتوودا سات و سەودا بکات. بە تێکشکاندنی دام و دەستگای حاکمیەت و ئامڕازی سەرکوتی کۆماری ئیسلامی لە کوردستان، کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی هەژار و بێبەش کە زۆربەی کۆمەلگا پێکدێنن دەتوانن دەسەڵات بەدەستەوە بگرن. خەڵک لە شۆرا مەحەلیەکان و شۆرا ناوچەیەکان و شۆرای سەراسەریدا ڕێک دەخرێن و دەسەڵاتی واقعیان بەدەستەوە دەبێت. لە حکوومەتی شۆراییدا سەرجەم کاربەدەستانی ئیداری و سیاسی و قەزایی لەلایەن خەڵکەوە هەڵدەبژێردرێن. بەرزترین بەرپرسانی حکوومەتی با بڵێن وەکو بەرپرسانی حکوومەتی شۆرایی وەک خزمەتکاری خەڵک هەڵسوکەوت دەکەن و موچەیەکی یەکسان بە ڕادەی حەقدەستی کرێکارێکی پسپۆر وەردەگرن. بەم جۆرەش ئەم جەماوەرەی کە لە نظامی شۆراییدا ڕێک دەخرێن خۆیان هەم یاسادانەر و هەم بەڕێوبەری یاساشن. نوێنەرانی شۆراکان لە شۆرای گەڕەکی شارەکان و ئاواییەکان لە شۆرای سەراسەریدا کۆ دەبنەوە و بانترین ئاستی دەسەڵات شکڵ پێدەدەن. میلیشەی حیزبە سیاسیەکان نامێنن و هێزی چەکداری مەحەلی لەژێر فەرماندەی کۆنگرەی سەرتاسەری شۆراکان کاروباری پەیوەندیدار بە دیفاع لە دەستکەوتەکانی خەڵکی کوردستان لە ئاست دەست درێژی دەوڵەتی مەرکەزی ویان هەر هێزێکی تر لە ئەستۆ دەبێت. ئەم هێزە مافی هیچ جۆرە دەستێوەردانێکی لە کاروباری نێوخۆی کوردستاندا نابێ. کۆمەڵا هەوڵ دەدات کە بەرنامەی سیاسی و کۆمەڵایەتی خۆی بۆ دەسەڵاتی جەماوەری لە کوردستان لە کاتی خۆیدا بە تەسویبی شۆرای نوێنەرانی سەرتاسەری خەڵکی کوردستان بگەیەنێ هەتا بە خێرایی بەڕێوەی ببن. ناوەڕۆکی ئەو بەرنامەیە بۆ هەموو بوارەکانی ژیان هەر لە ئێستاوە ڕاگەیەندراوە. لە کوردستانی ئازادکراودا مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستان بە مانای ئازادی جیابوونەوە لە ئێران و پێکهێنانی دەوڵەتی سربەخۆ دابین دەبێەوە هەلومەرجی پێویست بۆ کەڵک وەرگرتنی وشیارانە لەم مافە دەڕەخسێ. خەڵکی کوردستان دەتوانن بە دابینبوونی بەکردەوە وەیان بە ڕەسمی هەلومەرجێکی کە لەو بەرنامەیەدا هاتووە لە چوارچێوەی ئێراندا بمێننەوە و یان دەوڵەتی سربەخۆی خۆیان پێکبێنن و لە ئێران جیا ببنەوە. بە هاتنەدی ئەو هەلومەرجەی ئیشارەمان پێکردووە بە گرتنەبەری سیاسەتی وشیارانەی ئاموزشی و فەرهەنگی هەر جۆرە هەوئاهەنگیەکی نێوان نەتەوە جۆرا جۆرەکان و لەوانە خەڵکی کوردستان و شوێنەکانی تر لەناو دەچێ و پێناسەی ئینسانی کەسەکانی سەر بەنەتەوە جۆرا و جۆرەکان و ڕێگای ئاوێتەبوونی ئەوان خۆشتر دەبێ. کۆمەڵگایەکی ئەوتۆ لەگەڵ ستەمی میلی نامۆ دەبێ.